هاوڵاتێکی سەید سادق 4 جار لە زیندانی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان برایە بەردەم پەتی سێدارە و بەڵام هەر 4 جارەکە بڕیاری لە سێدارەدانەکەی هەڵوەشێنرایەوە و ئێستا لە تەنیشتی دایکە بە تەمەنەکەیدا ئاهەنگی ئازادبوونەکەی دەگێڕێت. عومەر شەریف 16 ساڵ لەمەوبەر کە ئەو کات پێشمەرگەی حیزبی سۆسیالیست بوو بە تۆمەتی کوشتنی کاربەدەستێکی کۆماری ئیسلامی ئێران دەستگیر کرا و حکوومەتی هەرێم تەسلیمی کۆماری ئیسلامی ئێرانی کرد و زیاتر لە 15 ساڵ لە زیندان مایەوە. ئەو کاتەوە ئێران مەرزەکەی بەست و حکوومەتی هەرێم دەرامەتی بەسەر و باشما خۆ بوو خوب مەجبور بوو ئێران فشارێ زۆری هێنابوو دەرامەتی حکوومەتی هەرێم و یەکێتی و تەواو حیزبەکان بەسەر و جادەوە بوو تەواو مردم کەسابەتی بەسەر و جادەوە بوو کویسەنە و منیان داوا بە ئێران و کاگەم گلەیم لە کەسێ نییە داوای خەسارەتێکی خۆم بەکەم کە من حدودی 16 ساڵ لە زیندانە بووم بێگوناح. لە ماوەی زیندانیەکەیدا ئەوەی زۆر لە یادەوەری عومەر داماوەتەوە ئەو کێشانە بووە کە بەهۆی ناوەکەیەوە بۆی دروست بووە تەنانەت بە وتەی خۆی بەشێک لە زیندانیەکانیش تێکەڵی نەدەبوون. بە درێژایی ئەو ساڵانەی کە لە زیندانی شاری سنەدا بووە چەندین جار دایکی ئاگادار کراوەتەوە کە بەم نزیکانە کوڕەکەیان لە سێدارە دەدرێت. ناڕەحەتێکی هەر زۆرم کێشا هەر زۆر ناڕەحەتیم کێشا بەخوا مناڵەکانم پێکاریەکەن نەیان بووە پارەم بەنەچوو خەرجم کردو و پیان نزانم ڕۆیشتم بۆ ئێرە لەوەیە گوتم کوڕەکەم غەریبە و گوناحە بها لەناو غەریبایەتیە جێمە خۆم نەگرتێ ڕۆیشتم وتووە گوناحە غەریبە. ئەو ڕۆژەی عومەر تەسلیمی کۆماری ئیسلامی ئێران دەکرێت تەنیا ڕۆژێک بەسەر ئاهەنگی ژنمارە بڕینەکەیدا تێپەڕ بوو و ئەو ساڵانەی کە لە زینداندا بووە دەستگیرانەکەی عومەر چاوەڕێی ئازادبوونی کردووە بەڵام 3 مانگ بەر لە ئازادبوونی لە یەکتر جیابوونەوە. مەکایان بردین بۆ حەمام لە زووسانە وایە تۆزێ دێرباتی نایەتە دەرەوە ئاوا ساردەکان ئاوا گەرمەکان نەگرتەوە ئاوا ساردەکان بازێک کەسێک لە زووسانە کە ناتوانێت بە حەمام ئاوی سەر حەمامکانیان لە عەزیەتیان نەکردین ڕۆژێ 3 بار ئەمان توانین بشین بۆ ئاوی دەست زیاتر نیانێڵە ئەگەر تکرارمان کردایەت و لیان نەداین و عەزیەتێ زۆریان نەکردین تەنانەت تێرسکی خۆشمان ئەو 21 مانگە نەمانەتوانی هەر ئاویش خۆینەوە. عومەر ئەو کاتەی لە زیندان بووە بەردەوام زانیاری لەسەر ژیانی خۆی لەسەر دیوارەکانی زیندان نووسیوە و دوای نووسینیشی لە مانگی کانونی یەکەمی ساڵی 2013دا بووە کە خۆی ئامادە دەکات بۆ ژووری لە سێدارەدان. لەناو ئەو هۆزاران زیندانیەی کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامی ئێراندا هەن کەمیان وەکو عومەر ئەو شانسەیان هەیە کە لە مردنێکی حتمی ڕزگاری دەبێت. ئێستا ئەو وەکو دیارێکی گەورەیە بۆ دایکی چونکە نزیکەی 16 ساڵ چاوەڕوانی لە سێدارەدانی کوڕەکەی بووە. عومەر فەتاح NRT سەید سادق.